هەر تایبەت بە هاتنی گەشتیاران بۆ شوێنە گەشتیاریەکانی خود ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان گفتوگوی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید گوتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵم ئامادەیە کاک ئیبراهیم بەخێر بێ سوپاس کە ئامادەن لەگەڵمان بابزانم هەڵسەنگاندنتان بۆ هاتنی گەشتیاران ئەمساڵ چۆنە؟ بەڵێ سەرڕای ئەوەی کە لە ئێستادا ئامارەی فەرمی لەبەردەست ئێمەدانێ لە دەستەی گەشت و گوزار بەڵام پشت بەست بە ودا تاوزانیارانەی کە ئێمە لە تیمە مەیدانەکانی خۆمان وەرمان گرتووە لە 4 پارێزگە و 4 ئیدارەی سەربەخۆ لە بەڕێوەبەراتی گەشتەکانی گەشت و گوزار هاوکات ئەو فیدباکەیشی کە لە کەرتی تایبەت وەرمان گرتووە ڕێژەی هاتنی گەشتیار بۆ جەشنی قوربان زۆر دڵخۆشکەر بووە بە جۆرێک بووە کە تەواوی شوێنە و بنکە گەشتیاریەکانی ئێمە پڕبوون لە گەشتیار و ئەو پلانەیشی کە داڕێژرا بوو وەک خۆی جێبەجێکرا خۆشبەختانە هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕووی نەدا هەماهەنگێکی بەهێز لە نێوانی کەرتی تایبەت و کەرتی حکومی هەبوو لەسەر ئاسی کەرتی حکوومەت ئێمە هەماهەنگەکانمان زۆر پتە بوون لە نێوانی گەشت و گوزار و پارێزگاکان ئیدارە سەربەخۆکان قامیەت ئیدارەی خۆجێی شارەکان تیمەکانی فریاکەوتن پۆلیس وەزارەتی ناوخۆ و بە تایبەتتریش ئاسایشی باسکەن کە بەڕاستی من لێرەوە دەمەوێ سوپاس و پێزانینی بێپایانی خۆبان ئاڕاستی برایانمان لە ئاسایشی بازەکان بکەین کە سەرڕای ئەوەی لۆدێکی زۆر لەسەر بازەکان هەبوو بەڵام دیوێکی جوانی میوانداریکردنیان نیشانی گەشتیاراندا لە کەمترین ماوەدا تەواوی ڕێکارەکانیان جێبەجێ کرد و گەشتیارانیان ئیزی ناوەی شارەکانەدا لیژنەکانی گەشت و گوزار لە ئەرکدا بوون لە ڕۆژانی پشووی جەژنی قوربان هاوکات لەسەر ئاستی کەرتی تایبەتیش لەگەڵ کۆمەڵی میوانخانە و سێشخانەکان بەردەوام لەسەر هێڵبووین تەواوی بن گەشتیاریەکان کراوە بن بەڕووی گەشتیاراندا. باشە کاک ئیبراهیم تۆڵی ئامارێکی فەرمی هێشتا لەبەر دەستانیە بۆ هاتنی گەشتیاران ئەی لەسەر چ پێوەرێک دەزانن کە گەشتیارێکی زۆر باش ڕووی کردوتە ناوچەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ هەروەکو ئاماژەم پێدا ئێمە فیدباک لە تیمە مەیدانیەکانی گەشت و گوزار وەرەگرین لە سەرجەمی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لە قەزاکان لە هەر شوێنێک کە بنکەی گەشتیاریمان هەبێ هاوکات لەگەڵ کەرتی تایبەت بنکە گەشتیاریەکان هۆتێلەکان مۆتێلەکان ڕێستۆرانتەکان بە جۆرێک بە ڕاستی سەرجەمی ئەو شوێنانە جمەیان هاتووە لە گەشتیار ئەوانە ئاماژەی زۆر دڵخۆشکردن و ئەوە دەردەخەن کە بەڕاستی ڕێژەی هاتنی گەشتیار دەتوانم بڵێم ژمارەیەکت پێنێ بە تەقریبی نزیکەی چەند گەشتیار هات ئێمە چاوەڕێکەکەین ئەو 1-2 ڕۆژەی دابێ بزانین ئامارەکان چۆنە من بە شێوەیەکی فەرمی ڕایانەکەین بەڵام دەتوانم ئەوە بڵێم کە ئێمە عادەتەن لە جەژنی قوربان بە پێی ئەزمونی کە لە ساڵانی ڕابردوو هەمان بووە لە نێوانی 250,000 بۆ 300,000 گەشتیار هاتوونە هەرێمی کوردستان پێدەچێ بۆ ئەم جەژنی قوربانە ژمارەکە زیاتر بێت هەر بەو فیدباکی کە وەرتان گرتووە ژمارەکە زیاتر بێت باشە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی پێشوازیکردن لە گەشتیارانەوە شوێنی حەوانەوەیان خواردنگەکان نرخی شتومەکەکان ئەمانە چۆن چاودێریتان کردووە؟ بێگومان لیژنەکانی ئێمە یەکێ لە ئەرکار سەرەکیەکانیان چاودێریکردنی ئەوەندە لیژنەتان هەیە فرێ ئەو هەموو جێگە و ئەو هەموو شوێنە گەشتیاریان بەدڵنیاییەوە لە هەر بەڕێوەبەرایەتێکی گشتی گەشت و گوزار لە 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆ چەندین لیژنە بە ئەرک و بەرپرسیارەتی جیاواز پێکەنراون لە گرنگترینیان ئەو لیژنانە بن کە هەر لە بازەکان ئامادەجیانە بێ بازەکان بۆ پێیکە خاڵی یەکەمی هاتنناوەی گەشتیارانن بۆ ئێمە زۆر گرنگ ئێمە بازگەکان وەکو ئاوێنەی شارەکانی هەرێمی کوردستانە بینین هەر لەوێەوە تیمەکانی ئێمە لە زۆر شوێن بە گوڵ و شیرینی پێشوازیان لە گەشتیارانە کرد بە پێدانی بڕۆشەر و نەخشە و ڕێنمایی و ڕێبەری گەشتیاری لە ناو سنتەری شارەکان لە شوێنە گەشتیاریەکان تیمەکانی ئێمە هەندێک تیمان بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی قامێت بەردەوام ئەو شوێنانیان بەسەر کردوتەوە لە ڕووی خزمەت گوزاری شۆگەر ئێمە بە شێوەیەکی گشتی باس بکەین لە ئێستا خۆشبەختانە گەر بەراوردی ساڵانی ڕابردوو بکەین لە ئاستێکی زۆر باشترداین بە تایبەتی دوای ئەوەی کە لە سەردەمی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە کەرتی گەشتیاری خرایە ئەولەویەتی کارنامەکە ئەوەی مای خۆشحاڵی بەوە بکە ئەو ئەولەویەت پێدانە تەنها لە چوارچەوەی گفتار نەمایەوە بەڵکو بە شێوەیەکی پراکتیشی هەوڵدراکەم کردە پێش بکرێت لە ڕووی ژێرخانەوە گەرێمە باس بکەین 80 پرۆژەی گەشتیاری لە 5 ساڵی ڕابردوو بە سەرمای 7 میلیارد و زیاتر لە 500 میلیۆن دلار ئەنجامدراون تەنها لە پارسال واتە لە 2025 39 پرۆژەی گەشتیاری مۆڵەتی و بەرهێنانیان پێدراوە کە سەرمایەکەی زیاتر بە لە 345 میلیۆن دلار ئەمانە وایان کردو ژمارەی پرۆژە گەشتیارەکانمان زیاتر بێ و خزمەت گوزاریەکانیش لە خۆشبەختانە لە ئێستادا لە هەرێمی کوردستان نزیکەی 40 بنکە و پێگەی گەشتیاری بڕاند و 5 ئەستێرەی هەن کە خزمەت گوزاریەکانیان لە ئاستی ستانداردانی و دەوڵەتیەکانە هاوکات ئەو لیژنانەی ئێمە هەن بەردەوام چاودێریەکەن بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی تر لە ڕووی تەندروستی لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی نرخیشەوە تەنانە لەگەڵ جەناب دەست بە گفتوگۆ بکەم هاوکارم شێما لە شەقڵاوە بە راپۆرتێکی جوانی ئامادە کرده بۆ بۆمانوەنیە بینیمان یەکێک لە خاوەن دوکانەکان داوای کرد کە پرۆژەی گەشتیاری زیاتر بکەن لە ناوچەکە بۆ هاتنی گەشتیاری زیاتر وتی بۆ ئێمەش قازانجە چی جوابیتەوە؟
بەدڵنیاییەوە یەکێ لە ئامانجە استراتیژیەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان بە مەبەستی فرەسەشنکردنی سەرچاوەکانی داهات زیاتر پەرەپێدانی کردی گەشتیاریە ئەم پەرەپێدانش خۆی لە چەند تەوەرێک دەبینێت و لەوانە پەرەپێدانی ژێرخان زیادکردنی پرۆژە گەشتیاریەکان پەرەپێدانی جۆرە جیاوازەکانی گەشت و گوزار فرەسەشنکردنی چالاکی گەشتیاریەکان هەر پەیوەست بە زیادکردنی پرۆژە گەشتیاریەکان هەروەکو وەڵامێکیش بۆ ئەو هاونیشتمانیە بەڕێزە لە ئێستادا دەستەی گەشت و گوزار بە هەماهەنگی لەگەڵ دەستەی وەبەرهێنان خەریکی ئامادەکردنی ڕێبەری دەرفەتەکانی وەبەرهێنانەکە لە قۆناغەکانی کۆتاییە لە نزیکترین ماوەدا ئێمە ئەم ڕێبەری دەرفەتەکانی وەبەرهێنان بە شێوەیەکی فەرمی ڕایەگەێنین ئەم ڕێبەرە کۆمەڵێک پرۆژە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە ڕووی دیزاین و تەواوی وردەکاریەکان و ئامادە کردووە دەیخینە بەردەستی وەبەرهێنەران کە ئەمە دیارە ئاسانکاریەکی ئێزگار زۆر پێشکەش بە وەبەرهێنەران هەم نێودەوڵەتی هەم ناوخۆیەکە بۆەوەی پرۆژەی زیاتری گەشتیاری ئەنجامدەن و ئەوەشمان لەبیر نەچێکە بەڕاستی خودی ڕێزار جەنابی سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستانیش گرنگێکی تەواو بە کردی گەشتیاریدا وە کابینەکەش ئەم پرۆژانەی کە باسیەکەی لە زاخۆ تا خانەقین بەبێ جیاوازیە بۆ بەدڵنیاییەوە هەر ئەو بەڵێ دابشکاریەکەمە بەستمە بەدڵنیاییەوە بە یەک چاوسەیری تەواوی هەرێمی کوردستان کراوە بە استراتیژیەت ئێمە کار لەسەرەوەکەین کە گەشتیاران بۆ هەموو ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بین ئەوەی مای خۆشحالیە تۆپۆگرافیای هەرێمی کوردستان هەر شار و شوێنێکی خاصیت و تایبەتمەندێتی خۆی هەیە پڕە لە ناوچەی جوان و ناوازەی گەشتیاری کە بۆتە جێسەرنجی گەشتیاران ئەو ڕێبەری دەرفەتی وەبەرهێنان کە من ئاماژەم پێیدا لە سنووری هەر بە پارێزگایەک و ئیدارەیەکی سەربەخۆ لە قۆناغی یەکەمدا 4 پرۆژە دەستنیشان کراوە بەدڵنیاییەوە بە هاوسەنجی و بە یەک چاوسەیری تەواوی هەرێمی کوردستانەکەی کەی دەسەکەن بەم پرۆژانە کاگبرای ئەم ڕێبەرە لە نزیکترین ماوەدا دەکەوێتە بەردەستی وەبەرهێنەران ئیتر لە خزمەتی وەبەرهێنەرانە بێ هەروەک ئاماژەم بدەم تەنها لە ساڵی ڕابردوو 39 پرۆژەی گەشتیاری مۆڵەتی وەبەرهێنانیان پێدراوە ئەوە ئەم ساڵەکەش ئێمە چاومان لەوەیە کە زیاتر لە پرۆژانی پارساڵەکە زیاتر مۆڵەت بدەن کەواتەمە هەلی کاری باشی شەڕەخسێنێ لە ناوخۆی هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە کردی گەشتیاری هەر ئێستا لە ئێستادای فاکتەرێکی بەهێزی زیاتر بژانەوەی بازارەکانی هەرێمی کوردستانە باست لە دەرفەتی کار کرد دیارە لە ئێستادا لە هەرێمی کوردستان 21325 کەس لە کردی گەشتیاری کارەکەن لەم ژمارەیەدا 18335 دانیان هاونیشتیمانی هەرێمی کوردستان کە ڕێژەکەی دەبێتە زیاتر لە 185.9 دیارەمەش دوای ئەوەی کە ئەو بڕیارەی کە بەڕێز سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستاندا کە دەبێت لە تەواوی سێکتەرەکان دەستی کاری ناوخۆی بە ڕێژەی بەلایانی کەم 175 بەگەڵ بخرێت ئێمە لە دەستەی گەشت و گوزار بە شانازیەوە دەمانێت ئەو بڵین کە زیاتر لەو ڕێژەیەمان جێبەجێ کردو لە ئێستادا زیاتر لە 185 کارمەندانی بنهێ گەشتیارەکان هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بەڵام بەوەش هێشتا ئێمە دڵمان ئاو ناخواتەوە وەک دەڵێ دەمانێت ئەو ڕێژەیە زیاتر بکەین بە کارمەند و دەستی کاری ناوخۆی بازارەکە جارێ بەر لەوەی ئەو پرسیارە بکەم وڵا بۆم گرنگە بزانم گەشتیاری بیانی جێدان کردو تۆ چەند سەردانی هەرێمی کوردستانیان کردووە خود ژمارەیان چەند بووە بەڵێ بەپێی ئەو داتا و ئامارە فەرمیانی کە لە ساڵانی ڕابردوش لە بەردەستی ئێمەدا بووە مؤشرات و ئاماژەی زۆر دڵخۆشکەر هەن بەوەی کە ساڵ لە دوای ساڵ لە پاڵ ژمارە ئەو گەشتیارانی کە لە باشوور ناوەڕاستی عێراق و ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتیش ڕوویدا بەرزبوونەوەیکی دراماتی چییە ساڵانی زوو ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتی لە کۆی ساڵەکە لە نێوانی 100 بۆ 150 بەڵام خۆشبەختانە چەند ساڵێکە بەرز بۆ تۆ بۆ 120 بۆ 125 تەبەنەوەش لە خۆوە نەهاتۆتە کایەوە بەهۆی ئەو گرنگی پێدانە بووە کە کابینەی نوێمی حکوومەتتی هەرێمی کوردستان بەکەرتی گەشتیاریدایە بۆ نمونە لە ڕووی بە بازارکردنەوە ئێمە شاندی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەستەی گەشت و گوزار ئامادەجی هەبووە لە پاڵ وڵاتە هەرە پێشکەوتەکانی بواری گەشتیاری لە ئیڤنت و کۆنفرانس و پێشانگانی و دەوڵەتی گەشتیاریەکان کە لەسەر ئاستی دنیا بەڕێوەچین هەر بۆ نمونە لە ئیسپانیا لە بەرلین ئەڵمانیا لە تورکیا لە ئیمارات لە هەموو ئەو ئیڤنتانە ئێمە بەشدار بوون بۆ ئەوەی بتوانین هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی سەرنجڕاکێشی گەشتیاری لەسەر ئاستی ناوچەکە و جیهان بە گەشتیارانی نێودەوڵەتی تا ئێستا بە شێوەیەکی بەڕادێکی زۆر باش توانیمانە بەڵام هێشتا پێویستی بە کاری زیاترە هەروەکو گوتم ژمارەکە لە 10 بۆ 15 بەرز بۆ تۆ بۆ 20 بۆ 25 چاوەڕێکەکەم ساڵ چەند بێ و ژمارە ئێمە چاوەڕێەکەین تا کۆتایی ساڵەکە بزانین ئامارەکان چۆنە بێ بەڵام ئەو ئاسانکاریانەشی کە حکوومەتتی هەرێمی کوردستان لەم ساڵانی دوایی کردی پەیوەست بە ئاسانکاری لە ڕووی لۆجیستیەوە بۆ گەشتیاران لە ئێستادا گەشتیاری نێودەوڵەتی پێویستی بە وەرگرتنی ویزای پێشوەختە ڕاستە خۆ دێ بۆ هەرێمی کوردستان و لە دەواازە نێودەوڵەتیەکان و فڕۆکخانە نێودەوڵەتیەکان ڕێکارەکانی بۆ دەگیرێتە بەر و لە دەستەی گەشت و گوزاریش تەواوی بەڕێوەبەراتی گەشتەکانی گەشت و گوزاریمە لە ڕووی لۆجیستیەوە ئاسانکاری تەواو بۆ گەشتیارانی نێودەوڵەتی کراوە
لەبەرەوەی گەشتیاری نێودوڵەتی بەڕاستی زۆر گرنگە بەراورد بە گەشتیاری ناوخۆی هەم لە ڕووی ئەو دراوی کە دەیهێنێ دراوی قورسە زیاتر وا دەکات بازاڕەکانمان ببوژێتەوە و زیاتریش هەرێمی کوردستان ئێمە جێگیر بکەین لەسەر نەخشەی گەشتیاری جیهانی. دەستخۆش کاک ئیبراهیم هەمیشە لە نێوان باش و باشترینە تۆ باشترین کە مەبەستم ئەڵم تۆ یعنی مەبەستم گشتیە باشترین هەڵەبژێری جوان و جوانترین هەڵەبژێری پرسیارەکە ئەوەیە لە ناوچەکانی هەرێمی کوردستان چاوتان لەسەر کام ناوچەیە بە دیاریکراوی بۆ ئەوەی کە زیاتر پرۆژەی گەشتیاری تێدا دروست بکەن هەست بکەن کە گەشتیاران زیاتر ئەو ناوچەیان بەدڵە. من ئاماژەم بەوەیدا کە هەڵکەوتە جوگرافیاکەی هەرێمی کوردستان تۆپۆگرافیاکەی تاوی ناوچەکانی گونجاون بۆ گەشت و گوزار سەرڕەچەکانی گەشتیاری بەزەبێ هەندێک شوێن هەبێت جیاواز بێت. ئێمە خۆی گەشتیارانی باشوور و ناوەڕاستی عێراق زۆر فۆکەسیان لەسەر ناوچە سروشتەکانە بەڵام ئێمە بە استراتیژیەت دەمانەوێ ئەو هەڵاوسانە گەشتیاری کە لە ناو سنتەری شارەکان هەیە بیگوازینەوە بۆ دەرەوەی شارەکان بۆ ناوچە دوورە دەستەکان ئەو چیاسەرکەشانەی کە هەن ئەو ناوچە سروشتێ جوان و دڵڕفێنانەی کە هەن بەڕاستی هی ئەوەن کە پرۆژەی گەشتیاری لە ئەنجام درێ ئەو ڕێبەری دەرفەتی وەبەرهێنان کە باسم کرد ئەو پرۆژانە لەو شوێنانە جێکراونەوە ئێمە لە هەندێک شوێن کێشەی شەومانەوەمان هەیە شوێنی مانەوە بۆ نمونە لە ئاکرێ لە ڕاپەڕین لە هەڵەبجە لە گەرمیان لە سۆرانیش تا ڕادێک ئێستا باردۆخکە باشترە بەڵام پێویستمان بە پرۆژەی گەشتیاریە کە تیایدا وەکو شوێنیمانەوە بەکار بهێنرێ دەمانەوێ پرۆژەکان بە جۆرێک بێت کە خواستی گەشتیاران ئەپڕ بکاتەوە بێگومان دەستنیشانکردنی ئەو پرۆژانە شەر لە خۆن ئێمە دوای دیراستکردن هەوڵەدەین بزانین لە کوێ کەم و کوڕیمان هەیە لە کوێ کام زۆرەی پرۆژەی گەشتیاریان نەکردووە بەدڵنیاییەوە دیاری کراوە لە سنووری هەر پارێزگایەک و هەر ئیدارێکی سەربەخۆ ژمارەیەک پرۆژە دیاریکراون بەش ئامانجیشتری ئێمە ئەوەیە ئاژینۆخان دەمانەوێ هەرێمی کوردستان قۆناغی گەشت و گوزاری یەکوەرزە ببڕێواتە ئێمە تەنها لە هاوین چاوەڕێی گەشتیار دەکەین دەمانەوێت بگەین بە سستەینەبڵ توریزم گەشت و گوزارێکی بەردەوام کە تیایدا لە تەواوی ساڵەکە لە وەرزە جیاوازەکان گەشتیاران بێن بۆ هەرێمی کوردستان بەشێکی ئەو پرۆژانێک کە ئێمە چاومان لە سەرەتی ئەنجامی بدەن ئەو پرۆژانن کە بۆ چالاکیەکانی گەشت و گوزاری زستانە بەکاردەهێنرێ ساڵان ئێمە پێی ئەو ئەزمونەی ئێمە هەمانە هەر کاتێکە ببوورە کاک ئیبراهیم ئەم گەشت و گوزاری زستانەیە ینی کە ئەتانەوێ ئەم پلانە جێبەجێ بکەن ئەمە چەند ساڵێکە گوێ بیستیە بین تا ئێستا نەمان بینی جێبەجێ بکرێ ئەمە کەی جێبەجێکرێ بەشتێکی جێبەجێکراوە بە دڵنیاییەوە ئێمە ساڵانی زوو بەڵێ ساڵانی زوو بەڕاستی لە وەرزی زستان وەرزی سست بوون و متبوونی گەشتیاری بۆ گەشتیار لەم وڵاتە نابینە بەڵام چەند ساڵێکە هەر لەگەڵ هاتنی وەرزی پاییز و زستان ئێمە دەست بە کۆمەڵێک چالاکیەکەن پەیوەست بە پاییز ئێمە پارساڵەکە نزیکەی 20 فیستیڤاڵی کللتوری هوەری ڕۆشنبیری کشت و کاڵی گەشتیاری کە تێکەڵ کێشەیەک بوون لە نێوان کۆمەڵێک چالاکی ئەنجامماندان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بووە هۆی ڕاکێشانی سەرنجی ژمارەیەکی زۆر لە گەشتیاران کە داخلی ناوەرزی زستانیش بوونی ژمارەیەک چالاکی ئەنجام دران لەو شوێنانی کە بەفری دەبارێت و بۆ چالاکی سەرکەشتەکانی ناو بەفر دەشێت هەر وەکو ئامار دەبێت بە بەڕێزت بڵێم هەر وەکو وەڵامی بۆ پرسیارەکەی بەڕێزت کە چیمان کردووە گوتنیانی ساڵانی زۆر ڕاستی گەشتەر لە وەرزی زستان هەرێمی کوردستان نابیندا بەڵام چەند ساڵێکە بەپێی ئەو داتە و ئامارانی لەبەردەستی ئێمەدا هەن لە کۆی ئەو گەشتیارانی کە ساڵانە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن 115یان لە وەرزی زستان دێن کە ئەمە ئاماژەیەکی زۆر هیوا بەخشە بۆیە هەر لەبەر ئەوەش ئێمە دەمانەوێت ئەو ناوچانەی کە لە وەرزی زستاندا بۆ چالاکیە سەرکێشیەکانی وەرزی زستانە گونجاون پرۆژەی گەشتیاریدا ئەنجام بدەن یان ئەو شوێنانی کە پێویستی بەڕێگایە یان خزمەت گوزاری سەرەتاییەتیاندا واتە لەو 115 ناوەستنتانەوێت زیاتری بکەن بەدڵنیاییەوە دەمانەوێت بگەین بە گەشت و گوزارێکی بەردەوام کردی گەشتیاری لە تەواوی وەرزەکانی ساڵ بە جۆرێک بێکە بنگە گەشتیاریەکانمان پڕبن لە گەشتیار لەبەرەوەی هەموو بنەمایەکی بەهێز لە هەرێمی کوردستان هەیە وڵاتی چوار وەرزەیە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە سروشتێکی ناوازە و دڵڕفێنی هەیە کە زۆر جارێمە دەڵێن هەر لە تابلۆیەکی جوان و ڕنجینی دەستی ئێزدانیە چێ لە ڕووی مێژوویەوە خاوەنی دەیان و بگرە سەدان شوێنواری دانسقەی ئەو میوان دۆستیەی هەیە و لە سەروی هەمیشیانەوە ئەو ئاسایش و تەنهاییە کە لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە وایان کردووە کە هەرێمی کوردستان خاوەنی بنەمای بەهێزی گەشتیاری بێ بۆیە بەکارکردن لەسەر ئەم کەرتە ئێمە دڵنیان دەوەی کە لە داهاتوودا دەتوانین هەرێمی کوردستان کەرتی گەشتیاریەکەی بکەین بە جێگرەوەی زۆرێ لەسەر چاوەکانی تری داهات دەستخۆش کاک ئیبراهیم هیوادارم گفتوگۆی داهاتوومان بەشێک لەو پرۆژە گەشتیاریانە ببینین و باسی ئەو گەشتیاریانە ئەو پرۆژانە بکەین و پیشانی بینەر و بیسەرەکان و هاوڵاتیانی بێ زۆر سپاس دەستخۆش کاک ئیبراهیم